لە 2010 بۆ مدەی 6 ساڵەچێت ئەم دوکانەمان هەیە دوکانی گوڵی لالە 6 ساڵە بە بەردەوامی خەریکم ئیش و کارین. هەموو ئیشێک بەشی خۆی هیلاکەتی هەیە و بەشی خۆی فکری ئەوێت بەڵام بەس ئەوەیە ئیشی گوڵ ڕاستە ئیشێکی زۆر زۆر بۆ نەخانمانەیە و ئیشێکی زۆر خۆشە یعنی هەم لە ڕووی مێشکە بۆ هەموو شتێک یعنی شتێکی باشە و ئیشێکی چاکە بەڵام بەس بەڕاستی بەشی خۆی هیلاکەتی هەیە چکە و گوڵانە هیلاکەتی زۆریان ئەبێت هەموو ڕۆژ ڕۆژی ناڕۆژێک ئاویان بۆ بگۆڕێت ئاوی تازایان بۆ دابنرێتەوە کورتکردنەوەیانەوێت ئەبێت شوێنەکەیان شوێنێکی فێنێک بێت یعنیها والحاصل خزمەتێکی زۆر باشیان ئەوێت اینجا ئەتوانێت ئەنجامێکی باشە باتە طبعا ئەها ئەگەر ڕۆژی ناڕۆژێک ئاوەکەی نەگۆڕی ئاوەکەی وردە وردە گوڵەکانها خراپە بێ ئەگەر کورتیان نەکەیتەوە ئاو وەرناگرێتەوە تر ئەوە زەڕورە بۆ گوڵەکە. ئەمیشە زیاتر بۆ خانمانە باشە بەڵام ئەوەیە لە وڵاتی ئێمە بە تایبەتی لە کوردستانە بەڕاستی نا فێرگەیەک هەیە نا شوێنێک هەیە عین بۆ کەسێک فێر ببێت تەنها ئەوەیە کە کۆمەڵە کەسی خەبیر هەن زیاترە و کەسانە زۆربیان لە ئێرانەوەیان لەوێ زیاتر هات چووکۆ ئیشە بەربڵاو زیاتر بەکارەهێنرێت ئەوانە وردە وردە ئەوانی کە لێرە فێرە بن زۆربەی کات لە بەردەستی ئەو کەسانەی کە لە وڵاتی ئێرانەوە هاتونیان لە وڵاتێکەوە هاتون فێرەبین ئەگینا لە وڵاتانی کە هەر وەکو مەکتەب هەروکۆ خوێندن ئەبێ بخوێنی لەسەری چەند مانگێک چەند ساڵێک اینجا ئەتوانی شەهادە بەدەست بێنیت و ئەم ئیشە بکەیت. بەداخەوە هەتا ئێستا کوردستان ئەو ئینتاجەی نییە تەنانەت سەوزیەکانی شارە بێت لە دەرەوەی وڵات بۆمان بێت هەنێک گوڵەکانی چینین هۆڵندین و هەنێکیشی ئێرانیە هۆڵندیەکە چینیەکە باشترە ئێرانەکەش باشە بەس ئەها بە پێی شێوازی گوڵەکانە هەنێک گوڵ هەیە زۆر بەرگاگرێ هەنێک گوڵیش هەیە ناسکار بەرگی دوسێ ڕۆژەکە گرێت لە ڕووی شێوازیشەوە تەبعاً فەرقیان هەیە زیاتر گوڵە چینیەکان گوڵی ڕۆزە گوڵی بەیبی ڕۆزە جپسۆفیلە گوڵە ئێرانەکانیش هەمە جۆرەوە جۆری زۆریان هەیە طبعا گوڵی ڕۆزەکان لە ئێرانیشا هەیە بەڵام بەس ئەوەی کوالەتێکی و چینی هۆڵندیەکە باش نییە هەر عادەتەن ئاها یعنی زۆربەی خەڵک هەر ئەو گوڵە ڕۆزانە بە گوڵەزانە. ئیشی گوڵ زۆر ینی ئەوە بۆ بە شتێکی ئەلحەمدوللا ئێستا لە کوردستانە ها زیاتر خەڵک ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێت خواستی لەسەر گوڵ بەڵام کاتی دیاریکراویشەیە بۆ نمونە ئێستا هەنە بەروارمان هەیە زۆربەی کات سەری ساڵ چواردەی دوو کاتی تەخەڕوجی تەلەبا هەنێک بەرواری جوان هەلو بەروارانە طبعاً زیاتر ئیش ئەبێت. وەکو ڕنگ ئێستا لە لای خۆمان طبعاً هەر لە دەرووناسیشا هەنێک ڕنگ هەیە هەنێک پێشبینیان بۆ کراوە بەڵام بەستر عادەتەن ڕەنگی سوور بۆ مەوزوعی خۆشەویستی و ڕەنگی سپی زیاتر بۆ مەوزوعی بووک بەکارهێنرێت و ئێستا بۆ مەوزوعی پرسەش زیاتر ڕەنگی سپی بەکارهێنرێت. وەکو عادەت چواردەی دوو هەڕەت کراوە بە ڕەنگی سوورەوە ئەیکینا بۆچی ئەو شتێکی نۆرماڵە بێت خۆی تر تۆ مەگەر ئەها خۆت لامێش خۆتا مانای ڕەنگەکە جا کرد بێتەوە ئەیکینا گۆڕ هەڵگوڕەوە هەموو فەسڵەکان هەیە بەتابەتی گوڵی ڕۆزەوە هەر چوار فەسڵەکە هەیە بەس هەنێک گوڵی ئێرانی هەیە بە پێی فەسڵە گۆڕێت ئەوەیە. شێوازەکان جیاوازە ئێستا بمنە ئەم ساڵ زۆرترین ڕێژەی گوڵ کە برابێت کەسێک بۆ 300 تاڵ گوڵی بردووە 300 تاڵ گوڵی ڕۆزێ بردووە بەس لە ساڵانی بمنە پار و پێرارە ئەوە هەبووە بۆمنە کەسێک بۆکسێک ئاڵتونی هێناوە لەو چەبای دەفتەرێک و 20 گەڵا بەس ئاڵتونی تیا بوو کردوتە ناو بۆکسی گوڵەوە کەسێکیش
تقريبا يك دفتر دولار بو كردينا بوكسك و بري كردو لقول امانه هيا بس يترشرتني بيوندي بفالنتايني شو هبدي يعني زورترين وقول انا استمع بونمونك مشتري خو عن هيا قول ما بدروس كردو باشتوازي بمنور تشيك ما بدروس كردو شصت طال قول سياتري بيشتو بمان بيو كردو يعني اوانش هي يعني بيج قال كاتي فالنتاين او باش استاندي تايبتي بدروسكي كاتيكي زور زاتري ايت لو تشش حو ساعتي بيا ابي كم شهر هيكلكي باسفنج بدروسكي انجا دوا قول لك بخيتن يعني بالكني باسفنج كوبوي استا زياتر لكردستان بربر خريكة هستيها موضوعي مدياري بردني قول زياتر برفراونا بد بو زور بمناسبة كان برد بلا استا زور بكس لباتي وكباكتك شيريني بريان شتك برد على قولا كبرن باشرة وبموضوعي لين خوش وسرداني كردني مالا وزائدا بموضوعي برسا استا امر زور خلق بكاري يعني بموضوعي بو كيش او هيج هربا بيقول نابت خۆسکە لە لای ئێمە ئەوە ئەبوو ئەوەی کە حەزی لە ئیبواری ئیشی گوڵت ئیشی بکردایەتەیە ئەوکو وڵاتانی کە شوێنێک ئەبوو وکو فێرگا بتخوێندایەتە و شەهادەت بەدەست بێنات چکو بەڕاستی ئەم گوڵای لە هەموو شوێنێک تۆ توانی هەموو کەسێکە توانێت دوکانی گوڵدانێت بەڵام ئیشکردنە شازی ئیشکردنەکە سەلیقەی ئیشکردنەکە زۆر دەوری هەیە بۆ ئیشەکە یان ئێستا ئێمە مشتریمان هەیە زۆر دوورە لە دوکانی ئێمە واعی بۆ منە لە منتیقی ڕاپەڕینە ئەڵێ تەنها لەسەرەوەی لەبەرەوەی کە شێوازی گوڵپێچانەوەکەی ئێوەم بەدڵە لەوێ ئەگاتە ئێرە عین بە چەندین مەرحەلەتی ئەپەڕێت ئەوە زۆر گرنگە چکۆ دانانی دوکان هەموو کەس ئاسان ناتوانە دێنێ بەس ئەم شێوازە یعنی ئەم فێربوونە کاتی ئەوێ وە کەسی زۆر بە سەلیقەیەوە کە فێرتکە بۆ بە دوو بەشەوە هەنێکی هەیە بە تایبەتی ئافرەت لەسەر ڕەسم ئیشەکە یعنی زۆر جار هەیە ئەسڵەن هەر ڕەسمەکە هی ئێرە نییە هی کوردستانیە هی پێیجی خۆمان نییە لە پێیجە ئەوروپیەکان دەرێهێنێت زیاتر ئافرەت وردەکارە لەو مۆزوعەیە بەڵام پیاوانیش بۆ مۆزوعی گوڵ زۆر بەکارهێنن بەس پیاو ئاسانترە هەر ئەڵێ بە دڵی خۆت و بۆم کەوتەوە هەنێ پیاویش هەیە سەلیقەیە ئاهان خۆی شێوازی گوڵەکاڵێ بەس زۆرترینی ئافرەت لەسەر شێوازی ڕەسم ئیشەکەات لە چاو ساڵانی پارە زۆر فەرقی هەبوو یعنی ئەگە بڵێن بە ڕێژەی نیوە بووە ئیتر نازام هۆکارەکەی پەیوەندی بە دوو هۆکار هەیە یەکەم نەبوونی موچە و ئەم وەزعی کە ئێستا کوردستانی تێکەوتووە بەڕاستی بازاڕی زۆر گۆڕیوە وەزایدەن لە ڕۆژی چواردەی دووشە کەشوهەوایەکی زۆر خراپ هەبوونەوە چەوەش تەئسیری هەبوو بێت. ئەم گوڵانە لە لای ئێمە زۆر ئەوە نییە تاوان هەبێ هەموو دوکانێکی گوڵ شوێنێکی جیا بۆ گوڵ جیاکاتەوە ئەوە ئەبێ بە تەکیدی شوێنێکی تایبەتێ بێت چکو شوێنێکی ساردی ئەوێت ئەبێ شوێنەکەی سارد بێت ئیترە بێ بەڕاتی بۆ دروستکە یا بێ بەردەوامی کارەبای بەردەوام هەبێت سفلەتی بۆ ئیشکات ئەوەی کە دوکانی گوڵ دائنێت یەکەم بنەمای ئیشەکەی ئەوەیە شوێنێکی تایبەت بۆ گوڵەکانی دانێت. هەیە تۆ ئەزانی کە ئاخواستی گوڵ لەسەر زۆرە بێتەوە داوایەکی جاری وایە کەمە
نانا لسر طلبي خوم أنا داو كرتني قولا كان اسمه دو بياو دو جنين إيشكين لير يعني أو كويك طبعا وستا محمود أما أخا محمود كسكة لو الله تيران هاتو چەند ساڵێکە بە لە کوردستان خەریکە میشوکارەیە طبعا کەسێکی زۆر زۆر دەزڕەنگینە ئێمەش تەلەبەی ئەوین لەوە فێر بووین شەرنیار سەرێقەکە لەلایەن ئافرەتە بەجاری وا هەیە پیاوێک ئیشەکەی سەد ئەوەی ئافرەتەکە باشترە. قلي ما نقرأ أنا والله الزور طبعا إنسان واباشا هربو جياني خوي بونا تو أشتا هر دكانة هر محلك هر شتيك أكري بيت دس خاون إيشك شو خاون إيشك خبريه هي لسري لو تو خبرت لو بابتي أنا لو خبريه هي واباشا بيت دسي خاون إيشك الزور كات خلق لي واكاد الله يقول لك أنا لا وزاتر منت ولا لا إما كمتر طبعا إما وقف يومتي أبى خدمتي بكي يقول أبى شوني ستارت بيت نعمل شونك بلا أكله زور نزيق به أو كرت نوي يقول الله وزايدا أو قاريني أهاتر بجدي هموش تكتب ترى أبى خدمتي فين جا خدمتك طبعا قوليش بهمان شوية هربت كشو هواي كتابتي خوي بابو كونجيني إن جاءت وأنا دمانته يعني برجع شان روجي كي زياتر بقرأ أو سبرايا خوي خلق وأزانت بو معنوي زياتري قولك بلا مواني لراسيا تنها أوي فقط بوني كي هي ولا قال أوي رونقي زياتري بقولك باكات وأجينا وكخرابين لو تخراب بقولك شكون هذا كي تيجا تأثير يا بالأسري
خواستێکی کەمی لەسەر گوڵی لایلۆن ئێستا زیاتر خەڵک گوڵی سروشتی بەکارەهێنێت بەڵام زیاتر بۆ مەوزوعی زەواجە بۆ بگواستنەوە مارەکردن ئەوانە خەڵک ئێستا زیاتر گوڵی دەستکرد بەکارێنێت لەبەرچی لەبەروی ئەمێنێتەوە بەڕاستی وێ گوڵی سروشتەکە یانی چەندێکیش بتێ بمێنێتە ئەو پەڕی تا دەڕۆژ بەرگەیاکرێت بەڵام ئەوەیە گوڵی دەستکردەکە بۆ هەتا توانی بهێڵیتەوە زۆر کەس هەیە هەر حەزەکە لە ماڵەوە هەفتانە گوڵەباتۆ لە ناو شوشەکەی لەسەر مێزەکەی دائێنێت هەر شەرت نییە بۆ دیاری بێت. بەشێکی گەورەیە لە ئیشەکەی ئێمە ئێستا زیاتر خەڵک ئەوەیە بە ئۆنلاین ئیشەکە ئەوە خواستێکی زۆر زۆری لەسرە بەتایبەتی ئەو کەسانەی کە مشتریەکی کۆنیان دوکانن یعنی سیقی تەواوەتیان بە ئیشەکانی ئێمە هەیە هەر ڕسمیش نانێرن یەکسەر بە داواکردن گوڵێکی ئەوە نەمان بکەن نرخەکەی ئەڵێ لەگەڵ جۆری مناسبەکەی بۆ بۆ لای نەخۆشەکە چێ نەخۆشەکە ژنەیە پیاوە یان بۆ مناسبەیەکە ڕوە هەر مناسبەکەی ئەڵێت و نرخەکەی ئەڵێت ئێمە خۆمان بەدڵی خۆمان بۆی دروستەکەین و 100% بەدڵێتی. هەنێ گوڵمان هەیە بە چڵەب و هەنێ گوڵیشمان هەیە هەر لە ناو کیسەیە بە چەپکە گوڵە ڕۆزەکان نرخێکیان هەیە بەبی ڕۆزەکان نرخێکیان هەیە گوڵمان هەیە لە کیسەیە نرخێکی کەی هەیە هەمووی فەرقی هەیە زۆرترینی گوڵەکانەوانەی کە بە چڵن زۆرتریان چڵیان بە 2000 بۆ منە گوڵی بەبی ڕۆزە گوڵی ڕۆزە ئەوانە نرخیان لە 2000 بەستر گوڵیشمان هەیە بە کیسە چەند چڵێکی تایە ئەوە کیسەی وایە 5000کەوە هی وایە 7000کە ئەو بەپێی شێوازی گوڵەکانە. گوڵێکمان هەیە گوڵی ئۆریانتاڵی پێڵن ئەو یەک چڵ گوڵ 5000 گوڵی لیمینۆمان هەیە گوڵی جوپسۆفیلمان هەیە ئەمانەیەکی چڵی 2000 هەمانە چڵی 4000 گوڵی ملیۆمە ئەوە یعنی فەرقی هەیە گوڵەکان هیلە قەبارە گەورەترن ئەو بڵین ئەو گوڵی ئۆریانتاڵی سە گوڵێکی گەورەیە لیلیۆمان هەیە تۆزە لەو بچووکترە ئاوا هی عینمە پێ قیاسی گوڵەکانە بەس ئەوەش نییە بڵێم لەبەرەوەی بچووکە لەبەرەوەی گەورەیە بەستە بۆ منێستا گوڵی ئۆریانتاڵ یەک چڵ 3-4 گوڵی پێوەیە بۆیە بای 5000 ئەوە ئەتوانم بڵێم 1-2 جۆریان بۆنی هەیە ئەیکنامە باقیەکەی وەکو پلاستیک وایە ئەمە تەنها خۆمان سپرای لێم بۆنەکە ینی بۆنی ئەبەت تا و گوڵا گەورەی کە پێمەچێ و گوڵی ئۆریانتاڵە و بۆنێکی زۆر تایبەتی هەیە تاوان هەر لەم شوێنێکە داینی ئەو شوێنە بۆنی ئەو گوڵا ئاگرێت. ئێستام شێوازی گوڵەمان هەیە ئاغا مەحموود لەشی ساخ بێ دروستی کردووە
ئەمە تەڵەبی کەسێکە بۆ دیاری بۆنێ بێرزدەیەەکە کەسێک بۆ بێرزدەی کەسێکی کەیبات ئەتر زیاترە من تەڵەبانە زۆر کات بۆ مۆزوعی بێرزدەیان بۆ میوانیەکە کەسێکە چێت بۆ ماڵک زیاتر بۆ ئەنە بەکارە هەندێت. لە دوکانی ئێمەیە الحەمدولله ئەوە هیچ ینی ئەوەی تیانە بڵێ ئەمە مدیرەوە بەڕێبەرەوەیش هەمومان یەک جۆری شەکەین هەر کەس هاتە پشتێ مێزەوە مدیرە هەمووشمان لە ناو دوکان ناوکو یەک ئیشەکەین نەوەڵڵا الحەمدولله ئەو شتانە لە بینمانە نیە هەروکو یەک هەمووی وەکوایە دوکانی خۆی بە.